بەناوی خوای بەخشندەی میێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان وا بڕیارە ڕۆژی پێنجشەمە دەنگ لەسەر پرۆژه یاسایی بودجێ عێراق بۆ ساڵی 2023 24 25 بدرێت. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین پشکی هەرێم لە پرۆژه یاسایی بودجێ عێراق بەکوێ گەیشتووە ئەو هەموارانەی کە کرابوون ئایا ئێستا ڕێکەوتنیان لەسەر کراوە ئایا دەستکاری پشکەکەش کراوە قسە لەسەرەوەش دەکەین لەسەر ڕۆژی ڕابردوو وەفدێکی مامۆسایان و فەرمانبانی ناڕازی ڕۆشنە بەغداد بۆچی بوو و ئایا چەند دەستکەوت لەگەڵ ڕێک لە بەڕێزان محمود ڕەزا پەرلەمانتاری پێشوو عێراق لە ستۆدیۆ هەروە ئومێد ساڵح ئەندامی وەفدی مامۆسایان و فەرمانبەرانی ناڕازی بۆ بەغداد لە بەغدادشەوە دکتۆر جەمال کۆچەر ئەندامی لیژنەی دارایی پەرلەمانی عێراق لەگەڵمانە. سەرەتا لە دکتۆر جەمالەوە دەست پێ دەکەین کا دکتۆر سوپاست دەکەین. ڕێکەوتن کراوە لەسەر پشکی هەرێم کەوا بڕیارە پێنجشەممە دەنگ لەسەر پرۆژه یاسایی بودجێ بدرێت ئەوەی کتابەت و بە مادەی 13 و 14. بەڵێ زۆر سپاس سڵاوەت خودێتە و هەمی بینەر و بیسەر و میێوانێتەوە بن. ئەف شەوە بڕیار وەسایە و دانیشتنەکە دیماهیکێ کۆتایی بێتەکردن ناوبەینا لایەنێن سیاسی تایبەتی احتمالە یعنی مینەرێ حکوومەتی وەک دکتۆر فؤاد حسێن الجل عن بارتي الجل اطار تنسيقي ينجي اداره ائتلاف الدوله فرابطه الجل اطار تنسيقي جدا الجل عندك تركيبه تراكيب او ليك تجهشتنت عطينا كرن احتمال ببنا عندك دقو دارجا او بنات ناف رشنويت يبوجه دا شيناوان دقيت عندك اندام برلمانا بيشنيار كرين يعني اللي تجهشتنا كهاي مادة سيزدي تقريبا يكلابوي الشام شارشامبا بوري جدا نشتن هاتونا كرن اجي اطار اجي اداره ائتلاف الدوله توی جدار كفون كو غاز بريكاسومو بتفروتن ماده 14 مخبو جريجا لك ده احتمالا يعني اكشفا او جريجي يعني ريكا كيبتنكو لك تجهشتنا كتير جدا جاري عم نظن ملامح حيثويتشنا چونكو طيبت يعتقدنا او الهولا برلمانيا عن اللجنات دارائيه. بله کاکتۆر ئێستا ئەوەی کە ڕێکەوتنی لەسەرکراوە گەر بە وردەکاری بە کورتی بۆمان باسکەی مادەی 13 ناوی سۆمۆی تداهاتوە 400,000 بەرمیل لە ڕێگەی سۆمەوە مادەی 13 وەدانەوەی قەرزەکانی شەر 5 ساڵە ئەوەی بانکی بازرگانی جاري او ماده سوموي بله ماده سومو از بيجي هات يا مقترح كرن كو اوجي اضافه بيتن هر نجي نرماتيه كلوي نشاداي ماده بحثي طالت كتن احتمال هرم الويجي يعني قاضي بيتن ديمينيتن ماده 14 بو يعني هرمي يعني طيبتي بو بارتي هندك جريت دهين مجي وكيه قرتو ما عندك اعتراض السر عندك دقيت وان هينيت ماده 14 بتجريداي قواري هرمي وبتجريداي يعني قارينانا تشكيكو مثلا ماده يدهي بحثيات بحثي غازا مثلو كتيكي ومنع احتماله اگر صوتمان بوزيات كان بله اجبارنده مجي عندك ملاحظات السر هاي ماده 13 بخوتش جريت مازن تيدانين هر اصل دا چونكو او ركبت نهات يكرنا بين حكومه بغداد وحكومه هرم ازربونا هر دو سرک وزیرا و هر دو وزیر تایواندیدار ازویر رکبتنی بخدای نویسای هرم دیگازه فروشیتن پریکاس سومو افتنت راش نویسی دا یه بودجه نهاد و نویسان يعني نویسان اویجی چش اودیه ناگوه ریتن شب بابت سرکی بەڵێ کاکتۆر ئەو مادەی بڵێن ئەی مادەی 14 ئەو بەرگەی کە باسیەوە دەکراوە لابراوە گەر ناکۆکیە بوو 15 ڕۆژێک لا نەکرایەوە پشکی هەرێم ڕابگیرێ ئەوە لابراوە جاري أما نديك ركبتين السيرش بس ليفوان دنگو باسط بس ما كابتين كو نرماتيا كاباشيا هاتيا نشادان لهر دولايا وحلبوسي برئيس حلبوسي سروكي برلماني يتنافق كو تقاكي بنوسن شلا بشواكي كشتي ريزل ركبتني بتكرين وشلا كي جيبا او مطرسية بغداد هاي عندك عندهم برلمان عندك لعنة سياسي هاي
اوان جیل برچافر بگیرن یعنی نه رکبتن پیشل کن تمامی و نه رکبتن جی جبجیب کن وکی چوار یعنی حکومت هاتی بجین بدیل سیه نه اوه حکومت هاتی و نه اوه ده اندام پارلمانا پیشنیار کری ایک دی کوی آبان هر دو کابیتن بی کو رکبتن بشکنین یعنی هندک تشتیتید که این ناف دا نت ناف بابتی دا بله برگەی پارێزگاکانیش ماوە کاک تۆرەوەی ڕاستە و خۆ مامەڵەکردن لەگەڵ پارێزگاکە ئەگەر ناڕەزایەتی هەبوو ئەوە هەر ماوە جاري ام تفاصيل من قلت برای خود تفاصيل ركبتني ام نزانين چونكو ام نه بشكم شوي شانده ترين تخاري عنوان كسي قالوان كسي ترين نخاري بس يما قولي بويكو نرماتيه كهي يشمن و حتى نوكا يكيتي هلويستوي يعني دخاف كتنكو او بيتكرن يدي اسنزانم افشفه دي ملامحي ديار بن احتمال صباحی هکردانشتنا لجنا دارای هاتا کرن او دقیقتن در تشتخرت دا دیار بند جاری هم نزانین که لکت گهشتنا وان السر چه بابتی بس شواد بیجن بله وەکو پشکی هەرێم هەر وەک خۆیەتی بۆ نمونە 16 تریلیۆن و 279 ملیار وەک خۆیەتی کەم نەکراوەتەوە وەک ژمارە 1 دینار نە لێ زێدەت بیت نە لێ کێم بیتن هر پیشنیارێکی تۆ هەر بژاردەیەکی تۆ وەربگری هیچ پارە نایەتە گوهۆڕین چ بژاردێش حکوومەتی هاتی چ بژاردێش وان هەندێک برادرە ئیلا تێتن مەسەلەن بێژیتن دێ برین وەگەکێ ئەو برین بەس وەک ژمارە زێدە بنیان کێم بن هیچ ژمارە وان دەقا هەمیان نەکێم بن نەزێدەت بن و بە دەنگۆیەکی خۆشە بۆ هەوڵاتیەت مەکوان بژینێ هر دقیقه برای بچیدن وقت دهات وقت مستحقات خلقی دست پاراستی بنو هیچ گورانکاری جماعت ناچید. بله. بعد وقتی سرم به پنجشنبه بودجه پسند دکرد پیش بینیدوی لروجی پنجشنبه دنگی لسر بدری و آیا لکیش و او کشی موچی فرمانبرانی ریم سر سر دبی کوی برپاره کی زیاتر لبغداد و بیت. وەک پێنجشەمبە مەفرۆزە پێنجشەمبێ برێڤە بچیتن چونکۆ ئەگەر پێنجشەمبە برێڤە نەچیتن ڕۆژادی جمعەیە و ئەم دێ داخلی عطلات تەشریعی بین و پشتی هەنگێژی گەلێک ئەندام پەرلەمان احتیمالە دەچنە حەجێ و ئەگەر چۆنە حەجێ معناوێ دەچیتە پشتی جەژنێ یعنی چۆ تەیڤە حەفزە دەگەلێک گیرۆ بیتن من ڕۆژا پێنجشەمبێ دەهێکلا بیتن بابەت یعنی پاشەکەوتی و شایسته دارایی فرمانبر وک فرمانبر پاره که باشه با هات فرمان کردن 9.2 تریلیون او یعنی راگرد ثابته نایت گوهریم وک پاشکاوت حولا که جدیه هایی کو بین نداره اما که اندام هندک اندام لجنا دارایی وکی گفتگو نمونه ام هر دقیقه بیتن هم ده پیشنیار که این کو پاشکاوت تیدا بیتن چونکو پاشەکەوتەوەکی هەندێک بەحث کەن بێژن چ تەخصیص مالی بنینە وەنینە ئەو بابەتە گەلێکی دیرەش ڕاستیە مە 4 ژێدەرێ تەین هەرێم vegafkێتکردن پاشەکەوتی ژێ بدەتن یایکێ 10 شوێ بودجاوێ وەختیان بژین 10 زاربی بودجا هەرێمێ بکات بۆتە بە شێوێ دەرکەویت و مە گەلێکی ڕێژێت هۆسا یەت بودجێدا هەین بۆ نمونە مەدەقێکی مختەرەخ کردی ایکش هزارش موچه فرمانبرا و صندوق شهید آبیتن میاهی مثلا 500 $5 میاهی مثلا وقتی بجیتن قرضت هریمه داشی 5 سالافن یعنی داشی رنجه که بیتن دیتا دان معنوی رنجه نه الا تو بی برانبری و تخصیصا مالی بدانی نه خیر وکی تو بجی 800 فلان پاره اتوماتیکی معنوی تا برانبر ترخان کرد میاهی 800 راست خو بجاهری می بیت ترخان کردن میادیه هی 800 مناقلات بو هرمی بیت ترخان کردن اگر بغداد راضی بیت چند و گلک زحمته میاسیه یا هی هرمی بلیوی دهات دش بغدادتن چندین دهات دیتن بونمونه 16 تریلیون و اویدی بو هرمی این هرمی گوتی من 4 تریلیون تاین از دیدمتا دهات خالد سنوریا و مطارات او دهات اتحادی
او 5 صديه ياكو بو خزينات اتحاديه زبريد معناه ما 4 تريليون ديجيت هين بو هرمنا ما چندین دهات دیت هاي نت اتحادين احتمال اوجي سي حتى 4 تريليون ابن ابا تشيتن اشبي بدتن واوج بغداد دتيرا موچايو او فرمانبر او قانونشينو او بجهر نكاس او ابدي زياده تشيتن جي فاشكا فيدان ما ريكا چاره هاي يادي ما يقدر فتحديدن هرم د 400000 برمیل را دست کردن بس امتزانین هرم 400000 سنینین احتمال هرم الجل أبي بريكا جيهان فروشي 408,000 بس وكيدي احتمال حتى 800,000 جهابن تشيتن بشكش وغازا زيدا يا سيرفي سومو ابداني تن باشكل سپاس دکین زو سپاس برای دکتر جمال کوچر کرا بغداد ولا قلمان بو سپاسی محمد ابو ندکین وش بخير بن كاك محمود بخير بن او غوران كاريني كراون كاك محمود دكتور جمال باسيوي ك تاسو كل جني داري دقيقه كوتنا كان برزنا جيشو بس ليك تيجشني ك ما دي سينزا ناكوكي كوتو لسنيه 400,000 برميل سومو بيفروشت نويدات خلاص سنوريه كان قزكاني بانكي بازرگاني عراق هرم بيداته وناكوك لسني مادي چوارده باسی پارێزگا کانی شکل کە ئێستا بەرەسیان نەگەیشتوە چی بەسەراتوە بەڕێز ئەوەی کە دەبینی ئەو گۆڕانکارە لە ژنی دارایی کرابوون بە قازانجی خەڵکیە بە زیانی خەڵکی خود لێدانە لە هەرێم سپاس کاک حەکیم سڵاو و ڕێزم بۆ بینەرانتان و سڵاو بۆ دکتۆر جەمال و کاک مامۆستا ئومێدیش لە ڕاستیە ئەوانەی کە هینکراون یعنی ئەو دەستکاریانەی کە ژمارەیەک لە لیژنەی مالیەی پەرلەمانی عێراق کردویانە زۆرینەی لە قازانجی خەڵکی کوردستانە و سەبەبەکەی بڵێ چی لە قازانجی خەڵکە قازانجی خەڵکە لەوەی کە بەداخەوە تەوان ئێستا هەموو خەڵکی کوردستان پێی خۆشە نەود لە دەستی دەسەڵاتدارانی هەرێمان نەمێنێ بۆچی لەبەرەوەی نەود خراپ بەکارهێنراوە لە دژی خەڵک نەود گەندەڵەیەکی زۆری تیاکراوە بێجگەلەوە تۆ لە هەموو ملیۆنێک هینە لە هەموو بەرمیلێک نەوتا کە هەریم فرۆشتوێتی لە ڕابردووە لە تقریبان 10 بۆ 11 هین ینی 11 بۆ 12 دۆلار کەمتر لە سۆمۆ لە هین فرۆشتوێتی لە برێند فرۆشتوێتی لە مانگی ئەیلولی پارەوە تاوەکوی ئێستا هینەکە ڕۆشتووە بۆ 18 دۆلار و 19 دۆلار ئەمانە هەمووی مڵکی میلەتن لە میلەت ئەڕوا بۆچی لەبەر ئەوەی ئەمانە یانەوێ خۆیان بفرۆشن و پارەکە بێتەوە بۆ لای خۆیان لەبەر ئەوە تەبعاً وەکوتم بەداخەوە لە نەتیجەی نەمانی متمانە لە بینی خەڵک و لە بینی حکوومەتی هەرێمە و نەمانی متمانە لە بینی حکوومەتی هەریم و حکوومەتی ئیتیحادیە نەمانی متمانە لە بینی شەقامی کوردی لەگەڵ دەسەڵاتی کوردی و شەقامی عەرەبی لەگەڵ دەسەڵاتی کوردی یعنی ئەمە وای کردووە کە ئێستا خەڵک پێی خۆشە هەموو واریداتەکان هەتا گومریش لە ژێردەسن چکە پارەیەشی خاڵی لە 190 داهاتی و گومرگەکان نایەتەوە بە حکوومەت ئێستا تاوەکو ئێستا لە بەغاش وایە لە بەغا خەریکە وردە تۆزێ واریداتی گومرگەکانی خۆی زیاد کردووە و پەڕەکەیەگە لە سادەی زیاد کردوێ هەتاوەکو ئێستا هێشتا ئەویش لە ساهشتای گومرگەکەی دیار نییە ئێمەش لە سانەوەی گومرگەکەمان دیار نییە بۆ شو ئەچێ بۆ سەرکوردکردن ئەچێ بۆ دروستکردنی دەستگای سەرکوردکردن ئەچێ بۆ دروستکردنی بۆ بەکرێگرتنی نووسەر و ڕۆشنبیر و ئەوانە بۆ خزمەتی حیزبێکی معەن و دەسەڵاتێکی معەن ئەڕوات بۆ ئەوەی چەکداری بێگانە بەکرێ ئەگرن لەسەر حسابی قوتی میلەتەکەی ئێمە هێزیان دروست کردووە لە کوردی سووریا لەگەڵ تورکیایە بەشدارە بۆ لە ناوبردنی ئەو تەجروبەیە لە کوردەکانی سووریا دروستیان کردووە هێزی لە کوردی ئێرانی دروست کردووە بۆ مستەقبەلی خۆی ئەگەر شتێکی لەو بابەتەی ئێستا لە سووریا دروست بووە لە ئێرانیش دروست بووە ئەمیش بنێرێ لەوێ لەگەڵ نظامی ئێرانیا بڵین ئەگەر هەروە مایەوە و ئەویش وای لێ هەر وەزعی وای لێت یا هەر نظامەکەش بگۆڕێ نفوزی هەبێ لەوێ کوردی ئێرانیش بۆ بەرژەوەندی خۆی بەکاربێنێ بەچی ئەکرێ بۆ پارەیە ئەکرێکە لە نەوت و گومرگە دزێ قازانجەکە ئەوەیە کە سۆمۆ هینە تەسوێکردن و فرۆشتن و سەرپەرشتی پارەکەی لە دەستی سۆمۆ حکوومەتی ئیتیحادیە بێ بە چاودێرەیەکی چڕی
دەستگای چاودێری دارایی حکوومەتی ئیتیحادی وەزیری مالیە لەگەڵ دەستگای چاودێری ئێرەوە بە یەکەوە تەنسیقیان هەبێ بە مراقبەیەشی زۆر باش لەسەر داهاتی نەوت هەبێ چۆنیش سەرفەکرێ و لەسەر لە حسابێکی بانقیشا بێ کە بانقەکە ئەمان تەحکومی پێوە نەکەن یعنی بانکی خۆیان نەبێ بە کوردی پەتی بۆ ئەوەی لە بانقی کوردیاتوانن خراپ بەکاری لەسەر بوو بە هەژمارە بانکێکێت تا ئێسش بڵێن ڕێکەوتنەکە نەگەیشتە لیژنی دارایی هەژمارە بانکی نەوتێرێن لە بانکی ناوەندی عێراق بەیان لە بانکێک بێ کە لەلایەن بانکی ناوەندیەوە خۆی ڕێکەوت پرۆژەکەی لە حکوومەتەوە هاتووە لە حکوومەتی ئیتیحادیەوە هاتووە پرۆژە قانونی موازنە کە هاتووە ئەڵێ لە شوێنێک بێ کە حکوومەتی هەرێم پێ رازی بێ لە بانکێک بێ حکوومەتی هەرێم پێ رازی بێ طبعا کە حکوومەتی هەرێم پێ رازی بێ یەتە هەولێر لە بانکی جاران لە بانکی کوردستان دانرا ئێستا لە بانکی ئارتی بانک و ئەوانە دانرێ کە پێشتر هیم بۆ هی ئەندامێکی بنەواڵی بەرزانی بۆ ئێستا هی ئەندامێکی کەیانە لەوێش خۆ بە ئارەزوی خۆیان هینەکە دۆلارەکەکەنەوە بە دینار و قازانجێکی زۆر ئەبەن لە میلەتی ئەبەن بەڵام ئەگەر لەژێر چاودێری بانقێکی عێراقیە بە تایبەتی بانکی مرکزی بێ بە سعری ڕۆشتەوە هینەکە دۆلارەکە بەژمارەکە لە بانکی ناوەندی بۆ خەڵک قازان زیاترە طبعا بۆ خەڵک قازانجە وەکو وتم هەموو ئەمانە ئێمە دووشتی تایە لە لای من هینە جێگەی سەرنجن ئەویش لە مادەی چواردەیە فەقەرەی حوت و فەقەرەی دەیە فەقەرەی حوت ئەوەیە کە ئەگەر اختلاف بوو لە ماوەی 15 ڕۆژان نەبوو ببێین بەس ئەمە تۆزێت تەوزیح بکرێت چکە ئەمە قابلی ئەوەیە بە هەرچ کەسێک بڕا بڵێ ئەوە من ڕۆژە چارەسەر نەکرا پشتگیریم ڕابگیرێ نابێ ڕابگیرێ ئەبێ وەختێکە نەڕزایەتی دروست ئەبێ لیژنەیەکی تحقیقی بێلایەن دروست ببێ مثلا بۆ نمونە مشکلەکان لە بینی یەکێتی و پارتیایە باش نییە لیژنەیەک دروست بێ نوێنەری پارتی تیاابێ نوێنەری یەکێتی تیاابێ نوێنەری ئەگەر مادام لە حکوومەتەیە گۆڕانیشی تیاابێ نوێنەری حکوومەتی ئیتیحادی تیاابێ بۆ نمونە پێشنیاری منە و یەکێکی بێلایەنیشی تیاابێ خۆ ئەگەر بکرێ مثلا هین بێت حزبێکی بێلایەن یا نوێنەری حکوومەتی ئیتیحادیشی تیاابێ بێن بزانن فعلەن ئەو مشکلەیە حقیقی نییە نەک ئۆتۆماتیک لێرەوە بڵێ بیبڕێ ئەوە مشکلە دروستەکە لیژنەیەکی تەقی و بینی یانزە هەمیش پاشەکەوتیش دێمەوە خزمەت باش کاکبوونی جەنابیش بەخێر بی ئێوە ڕۆشتون لەسەر ڕۆژی ڕابردوو بۆ بەغدا وەکو فەرمانبەران و مامۆستای ناڕازی بۆچی ڕۆشت بوون داواکاریتان چی بوو؟ دەستان خۆش بێ سەرەتا بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو بۆ بەڕێز کاک مەحموود و کاک دکتۆر جەمال و بینێرە بەڕێزەکان لە ڕاستیە ئێمە کە ڕۆشتوونەوە بەغا چار نەبووە ئێمە چەندین ساڵە لەسەر شەقام هاوارەکەین لەم دەسەڵاتە بەڕاستی دەسەڵاتێکی بێباک و بێمنەتمان هەیە بەڕاستی بەداخەوە ئێمە ڕۆشتین پەیامی ئەو خەڵکە مافخورا و ماودەزراوە کە بە تایبەتی چینی موچەخۆرە مامۆستایان و خانە نشینان و سەرجەم فەرمانبەران ڕۆیشتین بۆ ئەوی پێیان بڵین کە ئەم ڕێکەوتنی کە کراوە لە ڕاستیە لە بینی حکوومەتی بڵین دەسەڵاتی هەرێم و حکوومەتی ناوەندیە هەندێ مادە و هەندێ بڕگەی تایە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە داواتان لەیەکەین کە بەرگری بکەن لەوەی کە لەو مادانە نەگۆڕێت بە تایبەتی مەسەلەی پاشەکەوتی موچە کە بە هیچ شێوەیەک ناکرێ ینی تەنازولی لێ بکەن ئێمە بەڕاستی خەڵکی کوردستان ئێوە تا چنێ ئاگادارن بەس ئێمە لە کوردستان ژین کە لە 1970 خەڵکی کوردستان بەرەوسەرەوە بەوانەی کە فەرمانبەری خۆشیانینی ئەو دۆتە سەڵاتە ئەو حیزبەکانی دەسەڵاتی بەڕاستی یەکلایی بە ماڵیان جا کردوتەوە تا وشەی تەلاقمان بکەنێن نەوتمان ئێستا میلەت ئەو دوو حیزبەی تەلاق داوە بەڵێ یعنی لەوەجێ خۆشتان بزانن بەڵام بۆی پەیامەکە بەڕوونی بتانگاتێ بە ئێوە و ئێوەش ئەم جارە لە ڕاستیە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان ئەگەر ئێوە خۆتا بەڕاستی بەپێی دەستور ئێمە بمانێ و نەمانەوە بەشێکین لە عێراق ئێستا ئەگەر ئێوە خەڵکی هەرێمی کوردستان بە عێراقی ئەزانن ئەمە دەرفەتێکی باشە بۆ ئێوە ئەگەر نا ئەم جارە خەڵکی هەرێمی کوردستان بێ هیوا ببێ ئێوە نەبنە پشت و پەنای واتە بەرگریان لێ نەکەن
ئەوە خەڵکی کوردستان بەڕاستی هەڵوێستی بە بەرامبەرتان ئەو کاتە گوناهەکە لە ئەستۆی خۆتانە ئێمە کۆمەڵی شتمان کرد ینی کۆمەڵی شتمان تۆ بەڕوونی پێمانوتن چکم بەڕاستی خەڵکی کوردستان چارەسەری نەما باشە چ داواکارێکتان برد و لیژنەی داراییشتان بینی بووە بەشێک بڵێ قوربان تەنانەت ینی ئەو پەیامەمان گەیانە یوسف کیلابی کە بەشێکە لە هینەکە بڵێن سەرۆکی لیژنەی دارایی بڵێ حرەکەی حقوق لەوێ ئەندامیان هەیە لە لیژنەی دارایی کە بە سروپڕی ئێمە بابەتەکەمان گەیاند ئەوەشان بەڕاستی هەندێک شتش نەیانزانی بوو ئێمە ڕوونکردنەوەی زیاترماندا پێ زۆریان پێخۆش بوو تەنانەت هەر مەسەلەکەی مە پەیوەندی نەبوو پاشەکەوتەوە چکم پاشەکەوت پێمانوتن ئەم مەسەلەی پێداونەوەی پاشەکەوتە ڕاوی زۆر هەڵگرێت تەفسیری زۆر هەڵگرێ ئەسە بۆ نمونەکە ئەڵەی لە سەتادا ئایا ئەمە لە سەتادەی کۆی پاشەکەوت کراوەکانە یا لە سەتادەی ئەو پارەیە کە بۆ هەرێمی کوردستانی لە ساڵێکە یا ئەوە تا هەر لە سەتا ینی پاشەکەوتەکە کرێ بە چەند ساڵ و لە سەتادەی ئەو موچەخۆر چەندێکی لای هینەیە بڵین پاشەکەوتی لای حکومەتەیە لە سەتادەی ئەوە ئەدرێتەوە بۆ نمونە وتمان ئەگەر فەرمانبەرێک تەمەن هەیە فەرمانبەرەکانی هەرێمی کوردستان بە خانشینەکانەوە لە سەر و 15 ملیۆنەوە هەیە تا 100 ملیۆن ینی تا 100 ملیۆنی هەیە زیاتریشی لای ئەم دەسەڵات هەیە بەڵام بەگشتی ینی لە 40 ملیۆنێکە ئەوەستەیە گەر بە معدلی ژوەریگری لە 50 ملیۆنێکە ئەوەستەیە لە 40 ملیۆنێکە ئەوەستەیە ئێمە وتمان ئەگەر بۆ نمونە فەرمانبەرێک یا مامۆستایە یا هیچ کەسێ 50 ملیۆنی لای ئەم حکومەتە بێ لای ئەم دەسەڵاتە بێ ببورن من کە ئەڵێم حکومەت ئەوە بە هەڵەیڵێم چکم ئەم حکومەت نییە دەسەڵاتە لای ئەم دەسەڵاتە بێ ئەوە بێت 41 ساڵ و نیو بۆستێ تا ئەم پاشەکەوتە وەرەگرێتەوە بۆیە بەڕاستی ئەوەش زوڵمێکی ترەگەرێەوە بتانەوە بیکەن ئەم ڕوونکردنەوەی ئێمەیان پێخۆش بوو ینی وتیان ئێمە هەوڵە دەین ئەگەر بکرێ بەلایکەمەوە گەر بۆشمان نەکرێت بڵی نکەین بە مەجە برسیانەوە لە سەتادەی کۆی پاشەکەوتی موچە وەرگێتەوە فەرمانبەر لە سەتادەی ئەو پارەیە لەکە دائەنێ بۆ هین دائەنێ بۆ هەرێمی کوردستان لە سەتادەی ئەو پارەیە بۆ نمونە ئەو 16 تریلیۆن و 479 ملیارە لە سەتادەی ئەوە تەرخان بکرێ بۆ پاشەکەوت وتمان ئەوەش بێ هەر باشتر لەوەی کە لە سەتادەی کۆی موچەکەی بێت باش لەسەر مەسەلەی پلە بەرزکردنەوە پلە بەرزکردنەوەتمان لە 2016 پلە بەرزکردنەوە وەستاوە ئەنجا فەرمانبەر هەیە یا موچەخۆر هەیە ئێستا 2 پلە 3 پلە بەرزکردنەوەکەی وەستاوە ینی لیان بڵێەوە ستەمێکی گەوریان لێ کردووە ئەندێکیان بەڕاستی بەستەمێکی زۆر گەوریان زانی کە ئەمە هەر ناکرێ ینی ئەمە بەکارهێمی کوردستان کردو دەمە شتێکە لە ڕووی یاساییەوە ناکرێ ئەمە شتێکی نایاساییە کردویانە شتێکی تر مەسەلەی خانەنشینی ینی خانەنشینی یەخستنی خانەنشینی لە هەرێمی کوردستان و لە عێراق مادەم ئێمە ئێستا بەپێی یاسا و بەپێی دەستور بەشێکین لە عێراق ینی بەڕاستی بە هیچ لۆژیکێکی تیا نییە لە بەغدا کە کەسێک خانەنشینە بێ بە کۆی بڵین لە سەتا ئەوەندەی موچەکەی خانەنشینە بێ بەس لە هەرێمی کوردستان ڕاکەنەوە بۆ ئیسمەکە جاری وایە ینی ئەمەنەی فێڵ و تەڵەکە تایە هەیە 30 ساڵە موچەخۆرە کەچی سەرەکەی بە 350,000 ئینێکن ینی ئەمەنەی هین ینی ئەو ئەنەی وەکو چۆنەڵی بیان و لێ دۆزنەوە شی زۆر وردەکاری هینەکەن ینی موچەیەکی کەم خانەنشینەکەن شتێکی تر ئەو بوو کە ئێمە داوامان کرد بانکەکان بکرێتەوە لە هەرێمی کوردستان چونکە لە ڕاستیە بانکی ڕافدین و ڕەشید 21 فەرعیان هەبوو کاتی خۆی 8 دەست لێمانی 8 دەولێت 5 زەردوهۆک ئێستا هیچ فەرعیان نەماوە ئەو بانکانە فەرعەکان بکرێتەوە کە فەرعەکان کرایەوە بۆی موچەخۆری هەرێمی کوردستان ئەوەی کە ئەوێت ئەوە پێویستێتی بتوانێت قەرز ڕاکێشێ لە ڕێگای بانکەکانەوە و داوای تریشمان ئەوە بوو کە موچە بکرێ بەمکی کاردەی کە لە عێراق هەیە بکرێ بە کیکارد ئێمەش لە بانکەکانەوە موچەخۆر بتوانێت ئیتر بۆی بەڕاستی دەستی لەسەر دڵی نەبێ ڕۆژێک موچە هەیە و نییە بەڵێ ئەو بەرگەی کە دانراوە ئەوەی مامەڵی ڕاستەخۆی پارێزگاکان بۆ پاشەکەوتەکەش پێ دوای هەر بمێنێت و یاخودەوەی پارێزگاکان ئەگەر پارێزگایەک ناڕازی بوو بودجێ ڕاستەوخۆ بۆ بێت لێدانە لە هەرێم یاخودچکانێک وا تەفسیری دەکەن من ئەو هینەی ئەوە بۆ پارێزگایەک ناڕازی بوو خۆی مە بە سلێمانی ینی ئەمە بە هینە ینی ئاشکرایە ئەوە وەکو ئەم سیغەیە دەستکاری بکرێ باشە بەڵام بمێنێتەوە بە وەکو وتم لیژنەیەکە بێ لیژنەیەش تاقیقی هەبێ بە ئیسراحەت یاخود لە ماوەی مەسەلەن ماوەکە دیاری بکرێت لە جیاتی بە 4 ڕۆژە گەرنە بۆ 15 ڕۆژێک سەر ببڕێ 4 ڕۆژ دانێن بۆ ئەو لیژنە تاقیقی ئەو لیژنە
قیقیە حیزبەکانی ناو حکوومەتی ئێرە لەگەڵ حکوومەتی ئیتیحادی وەڕاستی ئەەکەمەوە لەگەڵ نوێنەری منەظەمات و کۆوانەی مامۆستا ئومێد و ئەوان مۆچەخۆر و مامۆستایانەوەی کە ناڕازین ئەوانە خەڵکی بێلایەنن لەو لیژنایە هەبن بزانن ئەو هینانە ئەو نقصانیانە حەقایە بیانوە ئەو پاش ڕۆژە پەیوەندی بە ناکۆکی لەسەر پشکی هەرێم لەلایەن لە بەغداوەیە وایە مادەی حەوت وایە مادەی هیچ چواردە حوتەمە بەڵێ بەڵێ هیچ چواردە حوتەمە بەڵێ بۆ ئەوەی یعنی ئەوەش ببڕی کە هەر مەسەلەن ئەگەر بیان و بێ خۆ مشکلەکەمان ئەوەیە ئێستا تۆ تەماشای یەکێتی و پارتیکە لە ڕەتفعلی یەکتریا چیەکەن هینە ئەوەی کۆبوونەوەکەی ئەخیری پەرلەمان کە هینیان کۆمیسیۆنیان هین کردەوە پارتی حسابی بۆ کەس نەکردو بۆ خۆی بە تەنها کۆمیسیۆنی زیین کردەوە لە بەغا یەکێتی ڕۆژ بەشداری ئەم هینانەی کردووە چکە دوو سەرۆکی فراکسیۆنی یەکێتی و ئەندامێکی لیژنەی مالیە یەکێتی لە ئیمزایان کردووە بۆ ئەم تعدیلانە باشە ئەوانیش لە ڕەتفعلی ئەوەی پارتی لە پەرلەمانی کوردستان کردی چون ئەوان لە لیژنەی مالیە کردیان لە ئەمەوەی لیژنەی مالیە بوو بە ڕەتفعل بۆ پارتی ڕۆژ محکەمەیەکی سواری گرت و ئەو مەجموعەیەکی دەستگای دژە تیرۆریەکێتی ئیعلانی کرد کە ئیعدامن حکمی ئیعدامیان ینی ئەم مەهزەلەیە لە بینی ئەم دوو حیزبەیە ئەم میلەتە باجەیە لەبەرەوە نابێ بە میزاجی ئەم یا ئەو وەزعەکە لە هەرێمی کوردستان بشێوێ بەش شێوەیەکدا بڕێژێرەکە میزاجی هەردووچیان نتوانن تەدەخل لە تەطبیقی قانونەکەی بکەن بەبەستم ئەوەیە لەبەرەوە بێ لیژنەیەکی تۆکمە دروست ببێ بۆ ئەمە تاقیقا ئەو لیژنەیەگە بیانەکان ڕاست بوون جێبەجێ بێ طبعا نایبڕێ دیسانەوە بە پێی هێنا ئەو مقدارەی کەیت بۆ هێن 16 تریلیۆن و نیو تریلیۆنە تقریبا ئەوە کەیت بۆ هەرێم نابێ ببڕێ بەڵام جاکەیتەوە بە پێی ئەو هینەی لە ژمارەی دانیشتوانی پارێزگاکانی کوردستان لە لای وەزارەتی تەخطیتی حکوومەتی ئیتیحادی هەیە بە جۆرەی ئەوە دابەشیەکەیت ئەوەنەی ئەچێ بۆ مەسەلەن ئەوە پارتی دوو محافظەی لە بەردەستە ئەو دوو محافظەیە بچێ بۆ پارتی ئیدارە موحدەکان و ئەمیتریان بێ بۆ ئێرە دڵن لێدانە لە هەرێم بەڵاشانەوەی چۆن دەیبینی بەڕ ئەزانی هەڵوەشانەوەی هەرێم ئەمەیە کە ئەم دوو دەسەڵەتە بە تایبەتی پارتیەکە هەموو هەرچی سوڵتەکان هەیە قۆڕخی کردووە خۆی بەتەوەتانە پەرلەمانیشی ئەوە لێ کردووە پەرلەمانیشی ئێستا پەنجا بەهۆی ئەو هینانەوە ئەو کۆتاکانەوە پەرلەمانیشی چۆرتە بەردەست بە ئارەزوی خۆی قەزا بەکارهێنێ بە ئارەزوی خۆی پەرلەمان بەکارهێنێ بە ئارەزوی خۆی حکوومەت بەکارهێنێ بە ناوی حکوومەتەوە ببێ ئەوەی پرس بە هاوبەشەکانی بکات لە ناو حکوومەتە چی ئەیکا ئەمەی کە ئەم دوو حیزبە لە ماوەی 30 ساڵی ڕابردوویا کردویانە ئەوان خۆیان بوون بە سەبەبی ئەوەی کە هەرێم ئاوای لێبێ خۆیان بوو بە سەبەبی ئەوەی کە کەس متمانەی پێیان نەبێ واریداتی نەوت ئەوەنەیە کەس بڕیان پێ ناکە گۆمەرێکەر ئەوەنەیە کەس بڕیان پێ ناکە داهاتی ناوخۆ لە باج و خەراج و ئەو شتانە هەر ئەوە نەبێ لەبەر ئەوە خۆیان بوون بە سەبەبی ئەوە هینە تێبینیم لەسەر بەندی دەیەمی مادەی 14 هەیە کە لێرە مادام تۆ سۆمۆ لە مادەی 13 فرۆشتنی بازارکردن و فرۆشتن و وەرگرتنی پارەکەی مادام لە ڕێگەی سۆمۆیەوەیە ئیتر تۆ یعنی نەوت تەسلیمی بەغا کراوە کە نەوت تەسلیمی بەغا کراوە ئیتر پێویست ناکات تۆ لێرە ئیلزامی بکەی ئەگەر هەموو ڕۆژێ 400 هەیە هینەکەی ببڕیت ینی پشکەکەی ببڕیت ئەوە دیسانەوە خەڵکی کوردستان زەرەکە لەبەر ئەوە ئەمە وای لێ بکرێ مادام سۆمۆ خۆی سەرپەرشتیەکە هەرچەندێک بە چاودێری سۆمۆ هەرچەندێک بەر هەم هات لە هەرێمی کوردستانە سۆمۆ ئەی با ئەفرۆشێ سۆمۆ پارەکەی وەرەگرێت سۆمۆی خاتە ئەو حسابە تایبەتەوە لە بانقی ناوەدی و هەردوو حکوومەت بە یەکەوە سەرپەرشتی خەرجکردنیەکەن لەبەرەوە ئەمە ئەوێ بە قەیدێکیکە لەسەر ئەوەی کە احتیمالی زۆر هەیە موچەخۆر و خەڵکی کوردستان بە گشتی زەرە لەم هینەش بکەن ئەمەش بە جۆرێک تعدیل بکرێ یا هەر هەڵگیرێ بە جۆرێک تعدیل بکرێ کە مادام سۆمۆ خۆی ئەوە لە مادەی 13 پارتیش پێ ڕازیە سۆمە بیفرۆشەی تر ئەم بەندە لێرە من بە زیادە زانە بەرز لە کۆیەوە
ئەو تعدیلاتە چی لە دەسەڵاتی وەکو هەرێمی کوردستان کەم کراوەتەوە لە قازانجی خەڵکە بۆ نمونە سۆمۆ بیفرۆشێ هەژمارە بانکێکە لە بانکی ناوەندی عێراق بێت ئەوانە لە قازانجی خەڵکە لەبەر ڕاستە خۆمامەڵەکردن پاشەکەوتەکە هیچی زیانە بۆ نمونە لێرە زیان نییە بەس ملاحەزەم هەیە من لە مادەی چواردەیە برگەی حوتەم و برگەی دەیەم ئەو دوو ملاحەزەیەم لەسەری هەیە برگەی حوتەم ئەوەیە کە لەگەڵ سلێمانی وتی مەسەلەن سلێمانیش خۆ یەکێتی ئەچێ بۆ بەغاڵێ ئەوە من ئەمەوێنی کەم و غەدرم لەیەکە یەکسەر ئەوە نابێ ئەبێ لیژنەیەشی تاقیقی خەڵکی بێلایەنیشی تیا بێ نوێنەرانی گروپە ینی منەظەماتی میهنی مثلا ئێستا مامۆستایان ناڕازین فەرمان بەران ناڕازین سندیکای هینەکان پارێزەران ناڕازین کەس نییە نوێنەری ئەوانیشی تیابێ ئەو لیژنەیە بۆ ئەوەی بێ هەر حیزبەکان نەبن خەڵکی کە ڕاستەوخۆ مستەفیدە لە موازنەکە لە بودجە ئەوانیشی تیابن بزانن ئەم بیانوانە حەقن ئەگەر حەق بوون باشە ئەگەر حەقیش نەبوون ئەگەر ڕاست بکرێتەوە ڕاستی کەنەوە ئەگەر ڕاست نەکرەوە جایکەنەوە سپاسمێت سەبارەت بە هەنگاوی داهاتووترتە بۆ مەسلەی پاشەکەوت پلە بەرزکردنەوە موچە لە کاتی خۆیدا جێبەجێکی نیاسەی خاننشینی عێراقی یەگرت و چی دەبێت سکاڵاش تۆمار دەکەن ئەگەر بودجە پەسەند بکرێت و حکوومەت یاریمە چێتە ژێرباریەوەی ئەو مافایەنی موچە خۆرام دەت بەداخەوە ئێمە لەم دەسەڵاتە تەواو بێهیوا بووین بۆیە بەناچاری پەنامان بردوتە ئەو بەر ئەو هەنگاوانە طبعاً ئێمە محکەمەی فیدرالیمان لەبەر دەمایە و تەنانەت خودی ئایەتوڵا سیستانیمان لەبەر دەسایە ینی ڕێگایەکەیە کە پێی ئەگەین و تەنانەت ینی سەفارەتەکان و کوتلە سیاسیەکانی تری عێراقیشیانی طبعاً ئێمە تۆزێک کە چوینە ئەوێ تەنانەت سەماحەتی ئەمار حەکیم پێی خۆش بوو بمان بینێت بەڵام وتمان مادەم ئێمە ئینفراکسیۆنەکەی جەناتمان بینیوە دەستان خۆش بێ پایامەکەی ئێمە گەینێ بۆ ئێمە ناوەستی نەڕاستیە وە کۆڵیش نادەین چکومم دەسەڵاتە بەس خاڵێک لە ڕاستیە ئێمە لەوێ پێمان وتن بەوانی کە بینیومان ئەم خاڵشمان پێوتون تکایە شەڕی نێوانی خۆتان مەئاڵێنن لە میلەتەوە مەئاڵێنن لە خەڵکی کوردستانەوە ئێمە نەهاتووی مەڕاستی ئەو ئیتیفاقی خۆتان چۆنتان کردو زۆر مشکلیمان نیە بەس گرنگەوەیە ئەوەی کە لە بەرژەوردنی خەڵکی کوردستانە ئێمە هاتوون بۆ بەرگریلەوە چون بەڕاستی ئەوە کۆمەڵی شەڕی هینتانەیە شەڕی شەریکات و کۆمپانیا و کۆمەڵی شتانەیە ئەو بۆ خۆتان ئەوە ینی مەئاڵێن لە میلەتەوە چون مەسڵحەتی خۆتانی تایە بۆیە ئێمە بڕیار نییە وازبێنین تەنانەت بۆ ئەوەی کە بگەینە ینی بەڕاستی زووتر بگەینە ئامانج تەنانەت باسی هەڵبژاردنمان کرد کە هەڵبژاردن پێویستە ئەم جارە بە ئالیەتێ بکرێت کە دەسەڵات لە هەرێمی کوردستان نەتوانێت تەزویر بکە بۆ ئەوەی کە خەڵک کە چوو دەنگەکەی بەڕاستی دەنگەکەی پارێزراو بێ دەنگەکەی نەفەوتێ و دەنگەکەی بەڕاستی نەدزرێ بۆیە ئێمە خوای گەورە پشتیوان بێ و خەڵکە دڵسۆزەکەی هەرێمی کوردستان بەڵێ لەگەڵ کوتلە کوردستانیەکان هیچ قسەتان نەبووە قسە ناکەن لە دەرەوەی دەسەڵاتی کوتلەی کوردستانی ئێمە سپاسی هەموو ئەوانە ئەکەین کە پشتیوانی لەم بڕگە و مادانە ئەکەن کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە بەوانەشی کەیسە لە دەسەڵاتان سپاسیانەکەین لێرەوە سپاسیانەکەین ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە ئەوان پشتگیری بکەن و پشتیوانی بکەن ئێمە بەڕاستی دەستخۆشیان یەکەن و سپاسیانەکەن و سبەینێش ئەمە بەڕاستی بە هەندوەرە گیرێ و خەڵکی هەرێمی کوردستان ئەمەی بەڕاستی لە بەرچاوە بێ و هەرگیز خەڵکی هەرێمی کوردستان چاکە و باشەی هیچ کەسێکی لەبیر ناچێت باش بە ڕەنگە ئێوە تەخمینش کرابن وە لە هەندێک میدیاوە کە ڕۆشن بۆ بەغدا دوای بە ئومێدی زۆر چون بۆ ئەوێ ئەو بە مەسەلی تەخمینکردنە بەڕاستی بەداخەوە ئەوەی کە لە بەرژەوەندی خەڵکی هەرێمی کوردستانە شێتە بەغا ئەمان بە شێوازێک لە شێوازەکان ینی بە خەڵکی ناپاکی لە قەڵەمەدەن لە کاتێک کە ئەوان خۆیان هەر کاتێک کە لێیان قەومە هەر کاتێک لە شوێنێکە ینی دوور لە ڕووی جەنابتان لێیان گیرا ڕاکەنەوە باوەشی بەغدا ڕاکەنە باوەشی بەغدا باشە ئەوان لەگەڵ بەڕاستی لەگەڵ شەیتانیشە ئامادەن ڕێ بکەون بۆی بەرژەوەندەکانیان بپارێزن ئێ خەڵکی هەرێمی کوردستان تۆ دوای چەندین ساڵ دوای 32 ساڵ
ینی چی نەکرا لە یانزەی شوباتەوە چی داوا نەکرا لەم دەسەڵاتە جی خۆپشاندان نەکرا نە بە قسەی خۆش نە بە بەیان نامە نە بە کۆنگری ڕۆژنامە نووسی ئەوەی کاک زەنامێن ئاماژیان پێدا ینی چی سزایەکی خەڵکیان نەدا لە 2014ەوە قوتی ئەو خەڵکەیان بڕیوە موچەی خەڵکیان بڕیوە ئێمە بەڕاستی بە ناچاری ڕۆشتن وەکو وڵات چڵە پۆشەکە ینی بەس پشکێریم بەشی ئەو داواکارانی ئێوە دەکات بۆ نمونە هێشتەکەوت بدرێتەوە موچەی خانشینی کەمتری موچە 500,000 بلە بەرزکردنەوە دەست پێ بکاتەوە بەش دەکات قوربان ئەوە هێشتا زۆر بەڕاستیەوە زۆر کەمە ینی ئەوە کەمترین شتەکە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بکرێن خاترمان گرتوون چکم لێرە هینێکداندا کەمپینێکداندا تۆش بیزانە ینی ڕۆژانە بەس ئەم دەڤەرە ڕۆژانە بەس ئەم دەڤەرە سەر و 16 ملیاردی دەسەکەی واتە بەس دەڤەری سلێمانی پارەکەی کۆ بکرێتەوە بە جوانی بە چاکی 500 ملیاری دەسەکەی ماگانە لەو لاش بەلای کەمەوە 750 بۆ 800 ملیار دەسەکەوێ ماگانە ئەگەر نەوتیش نەفرۆشێ بەو پارەیە توانن هەرێمی کوردستان بخێوکەن بۆیە ئەمانە لە ڕاستیە ئەم دەسەڵاتە پارەکە هێندە زۆرە ئەتوانن باوەڕت بێ کاک حەکیم ئەتوانن لە ماوەی 4 ساڵە سەرلەبەری پاشەکەوت بنەوە بەس خۆیان نایدنەوە بۆیە ئەو داوایانەوە کەمترین شتە کە کراوە لیژنەی داراییش پێی هێستاوە ئینی خولەکی کردماوە بەڕژ پێ دوایە پشکە بەسی بەشی پرۆژە دەکا بەشی موچە دەکا بەشی بژانەوەی هەرم دەکا ئەگەر بربەسی بۆ دروست نەبێ 16 تریلیۆن و نزیکەی 16 تریلیۆن و نیو بۆکو کاک حاجی ئومێد وتی ئەوە بەشەکە بەڵام خۆ هەر ئەمە نییە ینی تۆ ئێستا ئەمە هینی گۆمرگەکانی تیان نییە گۆمرگەکان بەڵێ لە 150 بۆ هەرێم بۆ گومرگەکانی کە نزی مەسەن گومرگەکانی سەروە سلێمانی لە 150 ئەیا بە بەغا لە 150 بۆ ناوچەی سلێمانیە بێ ئەو پارێزگاکانی سلێمانی نەوت و غازی هەیە ئەویش لە 105 هەیە بۆ لە بەرمیلێک نەوت یا مەقمەقێک غاز ئەوانە نسبەی بۆ دانراوە مەتر مکعبی غاز یا بەرمیلێک نەوت ئەویش لە 105 بۆ دانراوە ئەگەر تەکریریشی هەبێ لە ینی پاڵاوگەی هەبێ دیسانەوە لە پاڵاوگەکەش قازانجەکە ینی ئەگەر واریداتی هەرێمی کوردستان بە دەستێکی ئەمین کۆی بکاتەوە سەر و زیانمانە توانی عەدالەتی ئیجتیماعی پێبێنی تدی ئەتوانی ئەم هەرێمەی پێ ببوژێنیتەوە بەڕاستیە ئەوەی ئەدزرێ زۆر زۆر زیاترە لەوەی کە یەت یعنی ئەوەی لە نەوت ئەدزرێ زیاترە لەوەی کەیە ئەوەی لە گومرگە دزرێ وەکووتم لە 190 داهاتی گومرگەکان ئەڕات ناگات بۆ خەڵک نایە بۆ حکوومەت بەڵێ بژانەوە ڕوودات ئەگەر بودجەکە پەسەند دەکرێت پێنجشەممە نەوەڵا من متمانم بەم دەسەڵاتە نییە بژانەوە ڕووباچکە لەم دەسەڵاتە تۆ ئەم پارە مۆڵەشکەیەت لێرە قانونێکی نییە چۆنی سەرفەکە چێم مراقەبەی چاودێری دارای عێراق پشکنینی بۆ بردبینی بۆ ناکات هەر وردبینی نییە تۆ ئەبێ قانونی هەبێت کە قانونی موازنەی هەبێت تاوەکو بزانی میزانی تەشغیلی چەنە میزانی ئیسیسمارە چەنە تاوەکو خۆ ئەمە ناکرێت پارەیەک لە سنووقێکا دەریبیانی هەر ڕۆژەویستی بیرێک کەڵکەنی پارەی هینەکە پارەی بیرەکە بێ و باقەکەی لە بەردەستا بۆ خۆ بە ئارەزوی خۆ دێسە بە ئارەزوی خۆت تەخشان و پەخشانەکرێ سەیری ئەو نەعەدالەتیە لە بینی هینا بژانەوەی ناوچەی پارتی لە داهاتی نەوت و گومرگە چکە بەشی هەر زۆری لە سەتا ئەکرێت لە بڵێ لە هەفتای داهاتی و گومرگەکان لە سنووری پارتیە و پارەی نەوتیش هەمووی لە سنووری پارتیە و بە ئارەزوی خۆی ئەوێ ئەبوژێنێتەوە ئێرە ئەخنچێنێ ینی ئەمە بەشداری لە خنکان نێم ناوچێ یەکێتی بەشدار تەبعەن یەکێتی بەشدارە بەشداری یەکێتی لێرە گە پارەی نەوتی لە بەردەسانیە پارەی گومری لە بەردەسان ئەوی شەیبات و خۆشی بووە بە سەبەبی ئەوەی کە ئێستا پارتی ببێ بە مڵۆزمە و ئەویش بەردەوام لە پێناوی بەرژەوەندێت تابێتەکانی خۆیان نەرمیەکی زۆری نواندووە بۆ پارتی بەس ئەوەی ینی بەشی هەبێ لە داهات ئێستا 16 تریلیۆن نیوە بەشی موچە پرۆژە کەمێکی بژانەوەی بازاریش دەکاوە خۆی ئەوە هەر هێشتا لێ ئەمێنێتەوە ینی ئەوە هینی پاشەکەوتی موچەشی لێبن ئەوەی هینیشی لێبن ئەوەی TBI کە TBI لە ڕاستیایی ینی لە خەڵکی کوردستان دزراوە ئێستا خەڵکی کوردستان ئەیاتەوە 8 میلیارد دلار ڕاکێشا بوو لە بانکی بازرگانی عێراق بەڵێ ئێستا 4 میلیارد 4 میلیارد خۆی نەخێر 4 ماوە ئەوە گراوەتەوە لە ئەسڵا مەبلەغەکە هینە نەخێر قوربان 4 ملیاری ماوە
بەڵێ 4 میلیاری 4 میلیاری ماوە ئیجنابە بەڵخێ گەورەتر بوو یعنی خۆیان ئەم وەزعیان خوڵقانەوە و خۆیان ئەوەنەیان خراپێ کرد کە خەڵکی کوردستان خواخوای بێ دەسەڵاتەکانیان لەدەست بێنرێتە دەرێ بەڵام ئەوەی کە هەرێم نامێنێ ئەویان ڕاست نییە چونکە هەرێم کیانێکی دەستوریە لە ناو دەستورە چەسپێنراوە هەر چۆختێ دەسەڵاتێکی حەکیمی هەبێ ئەم هەرێمە ئەبێتەوە بە هەرێمێکە ببێ بە نمونەیەکی ئەگەر پارتی ڕێکەوتنەکە بودجە تێدەپەڕێنرێت ئابوجا بێت ئەبێت تێپەڕێەوە پێشم وایە ڕێەکەون ینی قابلی ئەوەیە طبعاً هینەکەی نە پرۆژەکەی حکوومەتە نەتعدیلەکەی هین لە بینە ڕێبکەون شتێک بەڵام مەبلەغی هینەکە بودجەکەی ئێمە کەم نابێتەوە ئێمە سەردانی سەرۆگەزیریانیشمان لە بەردەمایە سەرگۆزیرانی عێراق و لێرەوە زۆر سپاسی بەڕێز دکتۆر غالب و یوسراخانەکەین و بەڕاستی ئەو ڕووماندووبوونیان نرخێنین بە دەستخۆشیان یەکەین و داواکەین نمونەیان زۆر و زۆر سپاسی جەنەبشتانە سپاسەکەین زۆر سپاس بە هەردوولات سپاسیان بدەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران خواتەوە